دایکی یەکێکە لە پێشمەرگە دیلەکانی سنووری پارێزگای کەرکووک 8 ساڵە. فرمێسک لە چاوەڕوانی هەواڵی کوڕەکەیدا دەڕێژێت، بەڵام تا ئێستا هەواڵێکی دڵخۆشکەر نەبووە بۆ کۆتایهێنان بە چاوەڕوانی ئەو. پورە سەرگوڵ دەڵێت زۆر هەوڵیان داوە، سۆراغی زۆریان کردووە تا چارەنووسی بەرزانی کوڕی بزانن، بەڵام بێئەنجام بووە. لە ڕێی گای کوردستان ڕۆیەوە جەنازەکەشیم بۆ بێنەوە قەیداکە. داواکاری منەوەی جەنازەکەم بۆ بێنەوە، ئەگە ماوە هەواڵێکی بدەنیە. ئەمانە بەشێکی ترن لە کەسوکاری پێشمەرگە دیلەکان، بۆ جارێکی تر گرت بوونەتەوە و داواکارن بەرپرسانی وەزارەتی پێشمەرگە بە هاوکاری حکوومەتی عێراق چارەنووسی کوڕەکانیان بۆ یەکلایی بکەنەوە. خۆم 4 کەڕە چوومەتەیانە بە شایدی ئەم زەلامانە 2 کەڕە 3 کردی خۆیان لەگەڵ مابوونا. ئاخر لە کاتێک بە تەنیا جارێکیان خۆم ڕشتومە تا ئێستاکە من لە حەویجەیە سەرەداوم دەست نەکەوتووە. ئێمە ئەمانەیە زۆر پێم خۆشە جەنازەکەی بێتەوە بۆ من شانازیە. دەست ئەو کەسەش ماچەکەم جەنازەکەی بۆ بدۆزێتەوە بێنمەوە. یەکەم شت داواکاریمان لە وەزارەتی پێشمەرگەی، چونکە ئەمانە ئێمە عاید بەسەر بە حزمی سەر بە وەزارەتی پێشمەرگە بوون. داواکاری ئێمەوەی بەس ئەوەنە تەرمەکانیمان بۆ بێنەوە بۆمان بدۆزنەوە. ساڵی 2014 تا کۆتایی هاتنی شەڕی داعش و پێشمەرگە 77 پێشمەرگە بەدیل کەوتنە دەست چەکدارانی داعش کە 18 پێشمەرگەیان خەڵکی شاری کەرکووکن دوای ئازادکردنی حەویجە و ڕاگەیاندنی نەمانی داعش لە خاکی عێراق. تا ئێستا کەسوکاری پێشمەرگە دیلەکان چاوەڕوانی گەڕانەوەی کوڕەکانیانن. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.